سڵاوتان لێبێت و یەخولەکتان پێشکەش دەکەم. بەشێ لە دەستگیرکراوانی بادینان بە 6 ساڵ زیندانی سزادران. بەیانی ئەمڕۆ دانیشتنی دادگایکردنی بەشێک لە دەستگیرکراوانی بادینان بەڕێوەچوو کە ماوەی چەند مانگێکە دەستگیر کراون. دادگا بڕیاری 6 ساڵ زیندانیکردنی بۆ شیروان شێروانی و شەڤان سەعید و بەشێکی دیکە لە دەستگیرکراوان دەرکرد. عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری گۆڕان بڕیارەکەی دادگای هەولێری بەناحەقی وەسف کرد و ئاماژەی بۆ ئەوەش کرد هیچ بەڵگەیەکی ڕوون بۆ تاوانبارکردنی ئەو تۆمەتبارانن نەبووە و تەنیا لە سەربوونی گروپێکی ماسنجەر ئەو سزایان بەسەردا سەپێنراوە. ئەو پەرلەمانتارە داواشی کرد دادگای تەمیز بە بڕیارەکەدا بچێتەوە. چەند مانگێکە ژمارەیەک ڕۆژنامەنووس و چالاکوانی بادینان بە تۆمەتی بوونی پەیوەندی بە وڵاتانی دراوسێوە بۆ تێکدانی ئاسایشی کوردستان و چەند تۆمەتێکی دیکە دەستگیر کراون. خواتان لەگەڵ.